ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارمان هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی دووشەممە. سەرەتا سەردێڕەی چەند هەواڵ. بەیاننامەی نووسەران و هونەرمەندانی کورد دژ بە سزای ئەعدام. درێژەی پاڵپشتیەکان لە پەخشان عەزیزی. دۆخی خراپی شارۆچکە سەنعەتیەکانی کرماشان و وەگەری داخرانی بازاڕەکان. گواستنەوەی دوو هاوڵاتی بۆ زیندانەکانی ورمێ و پیرانشار. دژایەتی ئیدارەی ئیتڵاعاتی مەریوان لەگەڵ ئازادی مێرمنداڵێک لە زیندانی ئەو شارە. گواستنەوەی سێ هاوڵاتی دەست بەسەرکراو بۆ زیندانی بانە. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی لە ناوچە عەمەلیاتیەکانی جنوب. ناڕەزایەتی خانە نشینکراوانی فولاد لە ئیسفەهان. مانگرتنی بەندکراوانی زیندانی خەرچەک پاش گیان لەدەستانی بەندکراوێکی ژن و پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی جۆڤین بە کارزاری نابۆ ئێدام. بەیاننامەی نووسەران و هونەرمەندانی کورد دژ بە سزای ئەعدام. کۆمەڵێک لە ئەدیب و نووسەر و هونەرمەندانی کورد بەیاننامەیەکیان دژ بە حوکمی ئەعدامی پەخشان عەزیزی و ریشە مورادی بڵاو کردەوە و داوایان کرد بە زووترین کات ئەو سزایە هەڵوەشێتەوە. لەو بەیاننامەیەدا هاتووە کە سەپاندنی سزای سێدارە بەسەر دوو ژنە تێکۆشەری کورد تەنیا بۆ تۆقاندنی کۆمەڵگایە و شەپۆلێک لە نیگەرانی و بێزاری لە نێوان خەڵکدا ساز کردووە. بەو بۆنەوە داوا لە دەستگای قەزایی دەکەین کە بە زووترین کات سزای ئەعدامی و دوو بەندکراوە سیاسیە هەڵوەشێنێتەوە. ئەگەر ئەو دوو بەندکراوە لە سێدارە بدرێن سەرهەڵدان ڕوادات. لەبیرتان نەچێت بە دوای قەتڵی حکوومەتی ژین ئامینی چی ڕوویدا. ئەگەر ڕەزا پەهلەوی بە فریاتان نەهات بە ڕژیمە شکەست خواردووەکەتان ڕووخەب. درێژەی پاڵپشتیەکان لە پەخشان عەزیزی. ڕۆژی یەکشەممە 23 بەفرانبار بنەماڵە دادخوازەکانی کوردستان هونەرمەندان و بەندکراوانی سیاسی لە چەندین پەیامی جیاجیادا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی بوون. بنەماڵەی گیانبەخت کردووان سارۆ قەهرەمانی، شادمان ئەحمەدی و ڕەزا لوتفی لە شارەکانی سنە و دێولان، بەندکراوانی سیاسی ڕەزا ڕەمەزانزادە، یونس ئازادبۆر، ئەحمەد بێنامی، عەقیل ڕاهنما، عەباس حەقگوو، هەروەها جەعفەر پەناهی دەرێنەری سینەما و مێهدی ڕاحی گۆرانیبێژی ئازادی خواست لە چەند پەیامی جیاجیادا وێڕای شەرمەزارکردنی حوکمی ئەعدامی پەخشان عەزیزی و ریشە مورادی، مێهدی حەسەنی و بێهروز ئێحسانی خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دۆخی خراپی شارۆچکە سەنعەتیەکانی کرماشان و وەگەری داخرانی بازاڕەکان. سەرۆکی خانەی سەنعەت، معدەن و تیجارەتی کرماشان ڕۆژی یەکشەممە 23 بەفرانبار ڕایگەیاندووە ئەگەر دەوڵەت ڕێگە چارەیەک بۆ دابینکردنی کارەبا نەدۆزێتەوە ئەوە شارۆچکە سەنعەتیەکان بە تەواویدا دەخرێن. سەرۆکی لێژنەی بەڕێوەبەرایەتی بەرهەمهێنەرانی فولادی ئێران ڕۆژی ڕابردوو ڕایگەیاندووە کە بەهۆی نایەکسانی لە بەرق و گاز سەنعەتی ئێران بە تەواویدا دەخرێت. سەرۆکی خانەی سەنعەت، معدەن و تیجارەت لە کرماشانیش ڕایگەیاندبوو کە لە مانگی ڕابردوودا ببورن لە دەمانگی ڕابردوودا کارگە سەنعەتیەکان بە تایبەت سەنعەتی فولاد تەنیا سێمان کاریان کردووە. دەوڵەت هەزینەکانی وەکو حەقدەست، وامی بانکی، باج و بیمەی تامینی اجتماعی لەو دۆخە نالەبارە ئابووریە بەسەر بەرهەمهێنەراندا سەپاندووە. لە هەواڵێکی دیکەدا چالاکانی حەوزەی بازاڕ ڕایان گەیاندووە کە کۆمەڵە تیجاریەکان خەریکن بە تەواویدا دەخرێن و دوکانداران لە چەند مانگی ڕابردوودا بەهۆی نەبوونی کارەبا و گرانی نرخی دۆلار بەردەوام زەرەریان کردووە. گواستنەوەی دوو هاوڵاتی بۆ زیندانەکانی ورمێ و پیرانشار. ڕۆژی یەکشەممە 23 بەفرانبار دوو شارۆمەندی خەڵکی شارەکانی مەهاباد و پیرانشار بە ناوەکانی گەلاوێژ محەممەدی ئەرشەد و ئیسماعیل سولەیمانی بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانیان بانکێشتی لقی ئیجرای ئەحکام و زیندان کراون. گەلاوێژ محەممەدی ئەرشەد لە ڕێکەوتی 24 گەلاوێژی ئەم ساڵ لە کاتی گەڕانەوە لە سەرکار لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەر و ڕۆژەی سێشەممە شەشی خەرمانان بە دانانی وەسیقە ئازاد کرا. ناوبراو دواتر لەلایەن دادگای ئینقلابی مەهابادەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 4 مانگ زیندانی تازیری مەحکوم کرا. لەلایەکی دیکەوە
ئیسماعیل سولەیمانی مانگی پشتپەڕی ئەم ساڵ دەست بەسەر و پاش ماوەیەک لەلایەن لقی 102 دادگای گشتی و ئینقلابی پیرانشار بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 10 مانگ زیندانی تعزیری محکوم کرابوو. دژایەتی ئیدارەی ئیتلاعاتی مەریوان لەگەڵ ئازادی مێرمنداڵێک لە زیندانی ئەو شارە. بە پێی راپۆرتەکان ئیدارەی ئیتلاعاتی مەریوان لەگەڵ ئازادی مێرمنداڵێکی خەڵکی ئەو شارە بە ناوی ماردین دێخخانی تەمەن 18 ساڵ دژایەتی کردووە. ماردین دێخخانی مێرمنداڵی خەڵکی گوندی سەردووشی سەر بە شارستانی مەریوان لە ڕێکەوتی هەفتەی گەلاوێژی ئەم ساڵ لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حزبە نەیارەکانی ڕژیم دەست بەسەرکرا. ناوراو پاش دەست بەسەرکران ڕەوانەی گرتوخانەکانی سنە و مەریوان کرا و پاش 3 مانگە شکەنجە بۆ زیندانی مەریوان گوازرایەوە. ئێستا ئیدارەی ئیتلاعات لەگەڵ دانانی وەسیقە و ئازادی ماردین دژایەتی دەکاتوە بۆ هەڵسە و کەوتەی مامورانی ڕژیم نیگەرانی لای بنەماڵێ و بەندکراوە دروست کردووە. گواستنەوەی 3 هاوڵاتی دەست بەسەرکراو بۆ زیندانی بانە. 3 هاوڵاتی تۆمەتبار بە بەغی بەناوەکانی محەممەد فەیزی تەمەن 34 ساڵ، باسط کەریمی تەمەن 33 ساڵ و محەممەد کەریمی تەمەن 24 ساڵ لە زیندانی سنەوە بۆ زیندانی بانە ڕاگوێزراون. محەممەد کەریمی لەلایەن لە قیریەکی دادگای ئینقلابی سنەوە بە سەرۆکایەتی قازی سەعیدی بە تۆمەتی بەشداریکردن لە بەغی بە 25 ساڵ زیندان. محەممەد فەیزی و باسط کەریمی بە هەمان تۆمەت هەریەکە و بە 20 ساڵ زیندان سزا دراون. ئەو 3 هاوڵاتیە مانگی گوڵانی ساڵی 99 هەتاوی هاوڕێ لەگەڵ شارۆمەندێک بە ناوی یوسف ئەحمەدی بە بێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزانمنیەکانەوە دەست بەسەر و پاش تێپەڕکردنی 4 ساڵ و 8 مانگ و 17 ڕۆژ بەندکران بۆ زیندانی بانە ڕاگوێزراون. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی لە ناوچە عەمەلیاتیەکانی جنوب. ڕۆژی یەکشەمە 23 بەفرامبەر کرێکارانی پەیمانی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی نەوتوگازی جنوب بۆ جارێکی دیکە دەست بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری وەلانانی پەیمانکار، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، وەلانانی جیاوازی، بەڕێوەچوونی یاسایی 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، وەلانانی باجی سەر نەوتکارت، پێدانی سەنەوەت و پاداشی کۆتایی ساڵ، گۆڕانی دۆخی پیشەیی، هاوسانسازی هەقدەست و بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان. ناڕەزایەتی خانە نشینکراوانی فولاد لە ئیسفەهان. خانە نشینکراوانی سەناتی فولاد لە ئیسفەهان ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبەر دژ بە نەدانی داخوازیەکانیان ڕژانە سەر شەقام و خۆپێشاندانیان کرد. خانە نشینکراوانی سەناتی فولاد یەکشەمەی هەموو هەفتەیەک دژ بە دۆخی خراپی مەعیشەتی ڕێپێوان دەکەن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە داخوازیەکانیان نەداوە. خانە نشینکراوان خوازیاری پێدانی مەزایە بڕاوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانە نشینی و هەروەها هاوسانسازی حەقدەستن. مانگرتنی بەندکراوانی زیندانی قەرچەک پاش گیان لە دەستانی بەندکراوێکی ژن. ڕۆژی یەکشەمە 23 بەفرامبەر بەندکراوێکی ژن لە زیندانی قەرچەکی وەرامین بە ناوی فەرزانە بیژەنی پور بەهۆی بێبەشکران لە دەرمان گیانی لەدەستدا و ئاوبەندیەکانی دژباڵ سوکەوتی بەرپرسانی زیندان مانیان گرتووە. فەرزانە بیژەنی پور لە بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان زیندانی کرابوو. شەوی شەممە 22 بەفرامبەر بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕەوانەی دەرمانگای زیندان کرا، بەڵام کادری پزیشکی زیندان ناوبراوی بە درۆ تۆمەتبار کرد و تەنیا حەبێکی ئازارشکێنی پێدا. فەرزانە پاش خواردنی حەبەکە لە هۆشخۆی چووە و بەرپرسانی زیندان لە گواستنەوەی بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان ڕێگریان کردووە. بەهۆی بێبەشکران لە دەرمان فەرزانە گیانی لەدەستداوە و هاوبەندیەکانی دەژباڵ سوکەوتی بەرپرسانی زیندان مانیان لە خواردن گرتووە. بەیانیەی معەلیمانی خوراسانی ڕەزەوی دژ بە زیندانیکردنی هاوکارەکانیان. ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبەر ئەنجومەنی سنفی فەرەنگیانی خۆراسانی ڕەزەوی بەیاننامەیەکیان بڵاو کردەوە و تێیدا سەپاندنی سزای زیندانیان بەسەر معەلیمانی خۆزستان، کوردستان و کەرەج بە توندی شەرمەزار کرد. لە ڕۆژانی ڕابردوودا ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی سزای قورسی زیندان و دوورخرانەوە لە کاری بەسەر کەوکەب بۆ داغی، پیرۆز نامی، سیامەک سادەقی چێهرازی
و عەلی کوڕوشاد، شکرڵڵا ئەحمەدی، ڕوحوڵڵا گرێگوشە، جان محەممەد ئەحمەدی، عەلی ئەحمەدی، پەرویز ئەحسەنی، هیوا قوڕیشی، کوبرا تاهێرخانی، کاوە محەممەدزادە و ئومێد شا محەممەدی داسەپاندووە. ڕۆژی ڕابردووش مەسعود فەرهیختە، چالاکی سنفی فەرەنگیانی کەرەج، بە 6 ساڵ زیندان، 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات، 2 ساڵ قەدەغەی بەشداری لە حیزب و گروپی سیاسی و کۆمەڵایەتی، هەروەها قەدەغەی مانەوە لە پارێزگاکانی کوردستان، لۆڕستان، قەزوێن، کەرەج و تاران مەحکوم کرا. ئەنجومەنی سنفی فەرەنگیانی خوراسانی ڕەزەوی وێڕا شەرمەزارکردنی ئەو سەرکوتگەریانە، خوازیاری هەڵوەشاندنەوەی حکومەکان، ئازادی معلیمانی زیندانی و گەڕانەوەی هاوکارە لە سەرکار دەرکراوەکانیان بۆ سەرکار بوون. پەیوەستبوونی بەندکراوانی زیندانی جووەین بە کارزاری نابۆ ئێدام. ڕۆژی یەکشەممە 23 بەفرامبار بەندکراوانی سیاسی زیندانی جووەین لە ڕاگەیاندنێکدا پەیوەستبوونی خۆیان بە کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام ڕاگەیاند. بە پەیوەستبوونی بەندکراوانی سیاسی جووەین بە کارزاری نابۆ ئێدام، ڕێژەیە و بەندیخانانەی پەیوەست بە کارزاری سێشەمانەی نابۆ ئێدام بوون گەیشتووەتە 33 زیندان. بەندکراوانی ئەو زیندانە ڕایان گەیاندووە کە بەهۆی چوونە سەرەوەی ئاماری ئەعدامەکان و پشتڕاستبوونەوەی سزای سێدارەی سێ بەندکراوی سیاسی لە دیوانی باڵای وڵات هاوڕێ لەگەڵ بەندکراوانی سیاسی دیکە سێشەمەی هەموو هەفتەیەک مان لە خواردن دەگرن. خۆپێشاندانی کۆمۆنیست و سۆسیالیستەکان لە وڵاتی ئەڵمان. ڕۆژی یەکشەممە 23 بەفرامباری 1403 هەتاوی هەزاران کۆمۆنیست و سۆسیالیستی ئەڵمان لە شاری بەرلین کۆبوونەوە و دەست بە سیاسەتی شەڕخوازانەی وڵاتانی سەرمایەداری و پشتیوانی دەوڵەتانی ئەڵمان لە شەڕی ئۆکراین خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان هەزاران کۆمۆنیست و سۆسیالیستی ئەڵمانی لە ژێر ناوی لیبکنێشت، لۆکزامبۆرگ و لێنین چالاکیەکیان دەست پێ کردووە و لە سەرانسەری ئەڵمانەوە خۆیان گەیاندوتە شاری بەرلین. بەشداربووان بە وتنەوەی دروشت خوازیاری کۆتایی هێنان بە شەڕی ئیمپریالیستی لە ئوکراین و غەزا، لە ناوچوونی نابەرابەری و کۆتایی هێنان بە زیادەخوازی جیهانی سەرمایەداری و لە نێوبردنی ژینگە بوون. بە پێی وێنانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، پۆلیس هێرشی کردوتە سەر خۆپێشاندەران و چەند کەسیان بریندار کردووە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیانبەختکردنی 11 کرێکاری مەعدەن لە وڵاتی پاکستان. بە پێی راپۆرتی ئاسۆشیێتد پرێس، 12 کرێکار لە مەعدەنێکی بەردی خەڵوز لە پاکستان لە ژێر دار و پەردوودا گیریان خواردووە و 11 کەسیان گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتە تەرمی 11 کرێکار لە ژێر دار و پەردوودا دەرهێنراوە و گەڕان بە دوای کرێکارەکەی دیکە درێژەی هەیە. پۆلیسی پاکستان لەو بارەوە ڕایگەیاندووە کە هۆکاری داڕمانی مەعدەنەکە کۆبوونەوەی گازی مێتان و تەقینەوە بووە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.